پرسیارێکمان لێ کراوە بەڕێزان لەبارەی ئەوە ئەگەر جەژن بکرێتە ڕۆژی جمعەوە حکومەکەی چییە؟ لەبارەی ئەم مەسئلەوە زانایان چەند ڕەیەکیان هەیە. یەکێک لەو ڕەیانە ئەوەیە کە نوێژی جەژنیش ئەکرێت و نوێژی جمعەیش پێویستە بکرێت. زۆرتر حەنەفیەکان و مالیکیەکان لەسەر ئەم ڕەیەن. ڕەیەکی ترمان هەیە کە زۆرتر شافعیەکان لەسەرین، ئەویش ئەوەیە ئەڵێن پێویستە لەسەر خەڵک بەگشتی جەژنیش بکا و جمعەش بکە، ئەوێ جمعە بکەن. بەڵام ئەوانەی کە دوورن لە دێهاتەکان کە لە دێهاتەکانی خۆیانە جمعە ناکرێت، بۆ هەموو جمعەیەکە ببێن بۆ شاد ناکرێت، بۆ جەژنیش بێن و هەروەها بۆ جمعەش بێن. یعنی ئەمە بەڕاستی قورسە لەسەریان، بۆیە لەسەر ئەوانە جمعە ئەکەوێ، ئەتوانن بەس تەنها نوێژی نیمەڕۆکەیان بکەن و تەواو. قولی سێیەم کە قولی حەنابیلەکانە و ابن تەیمیەش ڕەئی وایە، بن باز و ابن عوثەیمین و ئەمانەش هەمویان ڕەیان وایە ڕەحمەتی خوا لە هەموو زانایانمان بێ، فەرموویانە ئەگەر کەسانێک نوێژی جەژنیان کرد ئەوە ئەتوانن جمعە نەکەن، بەڵام ئیمام هەر ئەبێت جمعە ئەنجام بدە. و ئەو کەسانەشی کە جمعە ناکەن نوێژی نیمەڕۆ ئەبێ بکەن، نوێژی نیمەڕۆ ئەبێ بکەن. ئەمە تقریبا ملخصی ڕەیەکانە کە لەو بارەیەوە هاتووە. گرنگ ئەوەیە کە ئێمە بزانین مزگەوت ئەبێ بکرێت و ئەبێت جەژنیش بکرێت و جمعەش بکرێت، و ئەگەر بکرێ ئینسان بە هیچ شێوەیەک تەفریط نەکات، هەم لە جەژنەکەیە بەشدار بێ و هەم لە جمعەکەشە بەشدار بێ، چونکە زۆرینەی ڕەئی لەسەر ئەوەن کە جمعە لەسەرمان پێویستە، وەکو چۆن جەژن پێویستە، مادام ئەتوانین و نزیکین و خەڵکی لادێکەکان نیمان و ماندوو نابین، یعنی جمعەکەشمان لەسەر پێویستە. و حتی ئەوانەیشی کەوتویانە جمعەکەش پێویست نییە، خۆتیان ئەرە بێ نوێژی نیمەڕۆ بکرێ و وتوشیان ئەگەر کەسێ جمعەش بکە ئینشاء الله ئەجر و پاداشی دەسەکەوێ و خێری دەسەکەوێ. کەوابوو بە هەموو ڕێگاکان ئینسان هەوڵدا هەردوو نوێژەکە بکە و هەردوو نوێژەکە ئەنجام بدە. خوای تەعالی لە گوناحی کەشمان خۆش بێ، خوای تەعالی بخاتن ناوە جوانەکانی خۆی جەژن بکاتە خێر و بەرەکەت، و دڵی کاربەدەستان لە عێراق و لە کوردستانە نەرم بکە بۆ ئەوەی یعنی جەژن بکەن بە دوو جەژن بۆ خەڵکی و موچەی مانگی 5 بە خەڵکی بدەن. بەڕاستی ئەو موچەیە نەدانی واکە خەڵکەکە جەژنی لێت یەک بچێت بەڕاستی. و خۆشتان ئەزانن دوعای ڕۆژی عەرەفە زۆر گیرایە، خەڵک دوعایان لێ بکە، بەڕاستی تەخت و تەلاریان تێکەچێت. داواکارم لە خوای پەروەردگار بخاتن ناوە جوانەکانی خۆی ئیسلاحمان بکە و هیدایەتمان بدە.